هاوڤەرێکی کردوتەوە دەرگایکی پەیوەندی کردوتەوە بەسەر چین و توێژەکانی کۆمەلگایە. ئەمە من دەستخۆشی لێ یەکەم وەکو هەنگاوێک کە ئیرادەیەکی لە پشت بێ، وەکوی کە چیتر وەکو جاران ئەم کەلتورە تێک بشکێنین، کەلتوری خۆجیاکردنەوەی کاربەدەستان لە شەقام لە چین توێژەکانی کۆمەلگا لە هەژاران کاتێککە ئەو کللتورە غەڵەتە خراپە دەخ پێوە گرتووە تێگەشکێنین کللتورێکی باشتر بڕگەیەکی جوانتر لە کەلتور لە شوێنیا ئەڕوێنین لە ڕێی یەکێک لە هۆکارەکانی پەیوەندیکردن و جێلێگرتن کە لە ئێستادا تەکنەلۆژیای گەیاندن و پەیوەندیەکانە ئەوە زۆر باشە. خەڵک ناڕەزایی دەرەبڕێ، خەڵک داواکاری هەیە، خەڵک سکاڵای هەیە.